هەموو شتێ باشە. یا الله سڵاو ڕێز بە هەموو بەڕێزان کۆ ببنەوە و ئەم شەویش ئاگرێ بکەینەوە ئەمما ئاگر دژی ئەم دەسەڵات چتە گەرێکە لە باشووری کوردستانە هەیە. هەمووتان بەخێر بێن سەر چاوانی من خۆشەویستان و عەزیزان، بەخێر بێن سەر چاوە ئارام ئەحمەد هاتن. من لە خزمەتانم پاش ئەوەی کە چەند دەقیقەیەک هەموو بەڕێزانە کۆبوونەوە ئەچینە ناو کولی قسە و باسەکان گاف بە گاف، هەنگاو بە هەنگاو ئەچینە پێشەوە لە ناو بۆ قسە و باسەکە. بەخێر بێن. قوربانی ئێوە من باشم، خۆشبەختانە من باشم، هەموو شتێکم باشە، تەندروستیم باشە، خۆی هەر ئەوە گرنگە. هیوادارم کە ئێوەش باش بن، دوور بن لە بەڵاو مصیبەت و دوور بن لە ناخۆشی. تەمە ناکەم مەسعودکەم بە قوربانی ئێوە بیکەم بە باڵا گەردانتان، سوزانم بیکەم بە خزمەتکارتان. کاک مەسعود کورە سوزانم ئالم بابەتانە. ئارەوەڵا جا عەزیزان، ئەو شەوە دوعام زۆر لێ کرد و شەرتێکم کرد کە ئەگەر مەسعود بازانی بمرێ پێش من ئەوە هەڵپەرچەیە بکەم. کەسی سێرەکەم دوو سێ ڕۆژە ئیدعاکەن وەڵام مەسعود بازانی نەخۆشە. ئێسامیش ئەبێت چی بکەم نازانم، هەڵپەرچەیش نازانم لە حەقیقەتە، هەڵپەرچەیش نازانم و ئەگەر خوا نەخواسە مەسعود بازانی بمرێ ئەبێ بەڕاستی نازانم چۆن خۆم فێرکەم تاوەکو بتوانم شەرتەکەم بێنمەدی. یاڵڵا بەخێر بێن سەر چاو. ئەچینە ناو قسە و باسەکانی ئەم شەو عەزیزان و خۆشەویستان. دووبارە سڵاو ڕێز بۆ هەموو لایەک و حورمەتێکی زۆرم بۆ هەموو پیاوان و ژنان و کچان و کوڕان کە ئێستا گوێیان لە ئارام ئەحمەدە. لەم ڕۆژانەیە پرسیارێکم ورد کە پرسیارەکەم ئاوا بوو، من هەموو قسەیەکم کردووە، ئایا کاتی ئەوەیە بێدەنگ بمیان نە؟ خۆشەویستان، ئەم پرسیارەی من تاوەکو ئەم نیۆڕۆیە بۆ 101,000 کەس ڕۆیشتووە، 51,600 کەس خوێندێتیەوە، 5,177 کەس کۆمنتیان نووسیوە و ڕای خۆیان دەربڕیوە. ئەکسەریەتی لە 95 ئەڵێن بەردەوام بە. ئەمە بۆ خۆی گرنگە بەڕاستی. یعنی زۆرینەی زۆری خەڵکی کوردستان ئەڵێن بەردەوام بە لە لایفەکانی لە قسە و باسەکانی وە زەرورەوە پێویستە. هەندێک برادەری خۆشەویستیش کە وەکو خۆم ڕەشبینن جارجارە نووسیویانە پێویستە بوەسی لەبەرەوەی ئەم میلەتە سوزانم گلەیان لە خەڵکی کوردستانەیە کە بێدەنگە ئەمەیە ئەوەیە، بەڵام زۆرینەی خەڵک پێی وایەکە من ئەبێ بەردەوام بم. ئەمە قسەی یەکەم. قسەیەکیش لەسەر ڕێبازی حەملان کە گوێم لە قسەکەش کرد نابێ هەنەشتێ بەسەر تێپەڕێ. خۆشەویستان، ڕێبازی حەملان گوێم لە مقابلەکەی بوو هەنێشی. من ناسمە ناو خۆم بە کاتی خۆم بۆ ناکوشم لە ڕاستیە، بەس تەنها ئەوەی پیاڵێم کە تۆ کەسێکی لەگەڵ خودا لەگەڵ مێژوو لەگەڵ خەڵک درۆت کردووە، تۆ کەسێکی خائینی وە کەسێکی خۆفرۆشی، ئیتر هیچ مجاملە و هیچ گفتوگۆ و هیچ پاکانەیەک بەڕاستی نایخۆت. تۆ نەوشیوا مستەفا یا مستەفای سەی قادر لەبەر خاتری خاتران کردیتی بە وەزیر، واتە فشای نەوشیوا مستەفا کردی بە وەزیر، بەڵام تۆ خیانەتی کرد لە بژوردەوەی گۆڕان نەوشیوا مستەفا، لەوێ خائین بووی خۆت فرۆش بە پارتی بنەماڵی بازانی. ئەگەر تۆ یا هەر کەسێ بەیانی مەسعود بازانی بیکا بە وەزیر، با بڵێن لە ڕێگەی پارتی و بێ بە وەزیر، خۆی بفرۆشێ بە گۆڕانیا بە یەکێتی هەر خائینە بەڕاستی. یعنی ئەگەر تۆ پارتیش بوویتایە خۆ فرۆشتایە بە گۆڕان هەر خائین بوویت. باشە، کێشەکە ئەوەیە کە ئێوە ئەتانەوێ بەم کارانە خۆفرۆشی خیانەت بکەنە کارێکی ئاسایی کە ئەمەش نەخۆشیە و ئەمە دەردە بەڕاستی لە کۆمەلگای ئێمەیە کە قابلی قبوڵ نییە. هەمووشمان ئەوە ئەزانین کە کوڕانی نەوشیوا مستەفا و عومەری سەی عەلی و سەرانی گۆڕان و ئەمانە لە تۆ پارتیترن و خۆشخزمەتی بۆ پارتی بنەماڵی بازانیەکەن، پارەیشیان لێوەرەگرن. ئێمە هەمومان ئەمانە ئەزانین، بەڵام گرنگ ئەوەیە هەموو ئەم مەوزوعانە واناکە کە تۆ خۆ پاکەیتەوە، تۆ خائینی بەڕاستی، تۆ خۆفرۆشی، نەلای گۆڕان، نەلای خوا، نەلای دین، نەلای بێدین، نەلای یەکێتی، نەلای پارتی، بەڕاستی نرخت نییە، نرخی چڵەپوشێکی نییە. حەزەکە 100 ملیۆن دۆلاری هەبێت، باشە، حەزەکە 100 ملیۆن دۆلار هەبێت، هیچ نرخ و بەهایەکرد نییە بەڕاستی بە هیچ جۆرێ. باشە، چونکە
متمانە و سیقە نەماوە بەیانی من نیەم خۆم کاندی دەکەم لەسەر لیستەکە متمانە ناکات لەبەرەوەی ئێوە ئەمە نەتانتووە لەگە خەڵکا کرد بەڕاستی ئەڵێ جاکێ لە تۆش بێ نابی بە پارتی نابی بە یەکێتی نابی بە فڵانە حیزب بۆ لەبەرەوەی خائینی وەکو ئێوە لە مێژووی ئێمە بەڕاستی هەبووە اینجا ئەچ لەسەر قسە باسە ئەسڵیەکانی خۆمان خۆشەویستان هەمووتان بەخێر بێن سەرچاوی من هاتن عەزیزان کێشەی 5 مێدیاکار 5 چالاکەوان و بەشێکی تریش کە دەیان کەسن ئێشەی زیدانەکانی پارتیان هەرگیراون و ئەمە دەنگدانەوەی ئەمە و ئەو حکومە 6 ساڵەیە کە درا مەسعود و مەسئولی تووشی هیستریایەکی زۆر خراپ کردووە و هەمووشمان یەکە ئەو هەڵوێستانەمان بینیوە هەڵوێستی ئەمریکیەکان کە ئێستا ئەمریکیەکان ساخ بۆتەوە حتا گومانیشیان لە تەقینەوەکانی هەولێر هەیە پێیان وایە تورکیا و پارتی کردویانە نەک ئێران و شیعەکان و عێراق و ئالم بابەتانە یعنی ئەمریکا بۆ خۆی ڕاپۆرتێک خوێندەوە ئەمڕۆ خۆشی گومانی لەو تەقینەوەانە شەیەکە لە هەولێرا کراوە کە پێشە تورکیا و پارتی خۆیان کردبێتیان باشە تەواوی ڕێکخراوە جیهانیەکان خەڵکی کوردستان خەڵکی شەرافەتمەند خەڵکی قەڵەم بەدەست خەڵکی خۆنەفرۆش هەموو ئەمانە هەڵوێستی خۆیان ڕاگەیاندووە لەبەرەوەی کە پێیان وایە ئەم دادگایە دادگایەکی درۆزن و ساختەکارە و مەسرور بارزانی کابرایەکی درۆزن و ساختەکارە و کابرایەکی دڕەش و حاقیدە و پێش یاسا کەوتووە و یاسا مسیلەیەکە لە دەستی خۆیان بە ئارەزوی خۆی چی بوێ ئەوە جۆراکات هەڵوێستەکانی یەکێتیشمان بینی بەڕاستی هەڵوێستی یەکێتی هەڵوێستێکی زۆر زۆر لاواز بوو لە واقع زۆر زۆر لاواز بوو هەڵوێستی یەکێتی نەیتوانی کە هەڵوێستێکی کاربڕی هەبێ و پێداگریکە لەسەر مۆزوعەکان هەتا ئەم ساکەوتە لەگەڵ ئێوە قساکە ئەمڕۆژ بینیمان کە شانازی ئیبراهیم محمەد چوو بۆ ماڵی ئەو بەڕێزانە لە باجینان و کۆمەڵی وێنەوشی بڵاوی کردەوە ئەوەشمان بینی بەڕاستی ئەمە بانەکە و دوو هەوایە چاوەڕاستەکەی من شانازخان عەزیزەکەی من ئەمە بانەکە و دوو هەوایە ئێوە لەو لاوە لەگەڵ پارتیە ئاوارڕێکن لەم لایشەوە ئەشی بۆ لای ئەو قوربانیانە لە ژیاتی ئەمە خۆقی ناچووی دەست و خۆش بێ بەڵام پێویستە هەڵوێستی جدیتانە بێت لە حکوومەتەکەی پارتی بنەماڵی بازانیە بۆ ئازادکردنی ئەم پێشکەسە و کولی گیراوەکان لەمە بەدەر ئێوە پارتی یەکێتی لەو حکوومەتەیە بەڕاستی بەشدارن و بەشتان هەیە ئێوەش مەسئولن لەبارەی تاریخیەوە و ناتوانن بەم بانێکە و دوو هەوایە خۆتان لە کولی مۆزوعەکان بەڕاستی دەرباسکەن ئەمە ئەو هەڵوێستی گۆڕان هەڵوێستێکی تەواو لاواز و ناشیرین و بێبەها و بەڕاستی خراپ بوو نەکەر هەڵوێستی نییە بزوتەوەی گۆڕان بەڵکو ڕێک لە پارتی خراپترە لە بەرامبەر ئەو مۆزوعانە هیچی نەوتووە لە بەیان نامەیەک زیاتر هەر بەڕاستی لێرەوە ڕایەگەێنم هەڵوێستی نێچیرەوان بازانی و هەڵوێستی ئەدهەم بازانی سەدقات لە هەڵوێستی یەکێتی و گۆڕان باشتر بوو دڵسۆزانەتر بوو شەریفانەتر بوو ئەگەر هینی گۆڕان و یەکێتی هەر بە قسە بێ و هینی نێچیرەوان بازانی و هینی ئەدهەم بازانیش هەر بە قسە بێ بەڵام دیسان هەڵوێستی نێچیرەوان بازانی و ئەدهەم بازانی هەڵوێستێکی کاربڕتر جددیتر ئازایانەتر بوو لە هەڵوێستەکەی تاقمی یەکێتی و تاقمەکەی عومەری سەیعەلی و حەسەن و حوسێنەکەی نەوشەوانسەفا لە گردە درۆزنەکە هەڵوێستەکەی ئەو باشتر عەزیزان ئەڵێ قسە هێنێ لە واقعە ئینسان ناتوانێت لە هەندێک قسە کە ئیکا بەڕاستی کۆمەڵی واقعیەت فەرامۆشکە خۆشەویستە ئەم عەدنان عوسمانەی کە لەم ڕۆژانە لە NRTەوە قسەیە کرد سەدان پێی جیهان ئەدا کە هەموو ئەم ئەیان و بە پەیجەکانی ئەوت بڕۆن بە ئارام ئەحمەد بڵێن پیاوی لاهور سوکایەتیان بە ئارام ئەحمەد کرد باشە کەچی دوێنێ گوێم لێیە ئەڵێ پاڤێڵ تاڵەبانی و لاهوری شێخجەنگی دوو گەنجی بتوانن خۆی وە ئەڵێ باشە ئەچوو پێیج و ئەکاونتە زۆڵەکانی هانەیە بۆ سوکایەتیکردن بە ئارام ئەحمەد ئەوی بڕۆ بڵێن پیاوی لاهورە بەڵام ئەمڕۆ خۆی ئەڵێ پاڤێڵ و لاهور دوو گەنجی بتوانن ئەی بە ماساو کرد ئیتر تەرکی کە عەدنان لە چیا بتوانن لە چیا بتوانن عەدنان عوسمان دە بە شەرەفم درۆکەیت دە بە ناموسم ڕاز ناکەیت دە وەڵڵاهی بەس بەتوانانین هیچیان کوێ توانەکەیان کامێ زەحمە نەبێتی بۆچی ماساوەکەن ئێوە تاکەی ئێوە وەزن ماساوچێتی نایەن کاکە ماساوچێتی ڕێز نییە تۆ ئەتوانی ڕێزی لاهوری شێخجەنگی و ڕێزی پاڤێڵ تاڵەبانی ئەمانە بگری بەڵام ماساو عیبە لە حەقیقەتە درۆ عیبە لە واقعە
نووسری بەتوانان نەخێر دیبلۆماتی بەتوانان نەخێر سەرکردەی بەتوانان و ئەتوانن لە نەبوو شت بخڵقێنن نەخێر بۆچی درۆکن کاک باشە من ڕێزم هەیە بۆ هەموو ئینسانێک لە هیچ کەس و توانایی کەس کەم ناکەمەوە بەڵام سوێن بەخوا من قسەم لە ڕووە فەرماندە ئەحمە و کوڕە داوێیی کە ڕێزم بۆی هەیە وە خۆشمانەوێ چەنە شارەزایی هەیە لە فکر و لە فەلسەفە و لە زانست و لە مێژوو لەمانە ئەوانش ئەو لە شارەزاییان هەیە وەڵا بەتوانن بەڕاستی خۆزگە بەتوان نەبوونەیە ماساو مەکە بەڕاستی ماسا عیب بەداخەوە بەتوانە نین تۆ ڕاست ناکەیت نین ئیتر پێویست بۆ ناکە فشەفشوشتکەن و خۆتان ماساوکەن بۆ ئەم و عالمە سادیکەن و ئەم بابەتانە بۆ ئەوانیش ئەبێ بزانن کە باوەڕیان بە پیاوی ماستاوچی نەبێ لە حقەتا بۆ لاهوری شێخجەنگی بۆ پایڤەڵ تاڵبانیش بێ بزانن کە باوەڕیان بە پیاوی ماستاوچی نەبێ چونکە هەر ئینسانە ماستاوچی بوو بۆ تۆ بۆ کەسێکی هەر ماستاوچی بێ بۆ ئەو لە ماستاوچی بێ بۆ مەسعود ماستاوچی بێ ماستاوچی سروشتی بۆ جۆرەیە بەڕاستی سروشتی بۆ جۆرەیە ئەکرێ بڵێن لاهوری شێخجەنگی کەسێکی ئیجتیماعیترە ڕێزی خەڵکەگرێ بەدەم خەڵکەوە ئەچی ئەمە ڕاستە پاڤێڵ نازانم چونکە بەڕاستی پاڤێڵ نازانم تا ئێستا تێکەڵاویم نەبینیوە لەگەڵ خەڵکا بچێت ناو خەڵکو ئەوە ناتوان بڕێ لەسەر هین بدەم سەر پاڤێڵ تاڵبانی بدەم کە ئایا کەسێکی کۆمەڵایەتیە ئەوەی بەڕاستی نازانم لەبەرەوە لە خۆمەوە قسە فتوا لەسەر ئەوش نادەم بەڵام ئەوەی بەتوان نابن وەڵا ئەشەو بلا بەتوانانین تۆ ڕاست ناکەی عادنا بەسەر ماساوەکەی نە لاهوری شێخجەنگی بەتوانەیە نە پاڤێڵ تاڵبانیش بەتوانەیە وە باش بیزانیت تۆزە واقعی بکاکە بەدەنەوە عەزیزان کۆمەڵێ پارێزەر و کۆمەڵێ دادوەری خۆفرۆش و خائین کە لەسەر فیتی لەسەر داوای مەسعود بارزانی لە هەولێرە لیستێکیان ڕیز کردووە دیفاعەکەن لە دادگاکەی مەسعود بارزانی خۆشەویستان ئەو لیستە کە بڵاو بۆ تۆ هی ئەم پارێزەر و دادگا و دادوەر و ئەلەم بابەتانە هەر هەمویان کادر و ئەندامی پارتی خۆشەویستە کۆمەڵێ مرۆڤی داڕوخاو خۆفرۆش خەیاڵیان تەنها لای ناودەم و ناوگەڵیان ئەمانە خۆشەویستە خۆیان ناوە دادوەر خۆیان ناوە پارێزەر باشە هەر هەمووشیان سەر بە مافیای بنەماڵی بارزانی نە زەڕەیە غیرەتیان هەیە نە کەرامەتیان هەیە نە ئابڕوویان هەیە هیچیان نییە بەڕاستی چونکە لە مێشتی ئالا مەحمەدا هەر ئینسانێ پشت کاتە خەڵک پشت کاتە حەقیقەت ئەوە پشتی کردوتە ئابڕوو پشتی کردوتە شەرافەت و پشتی کردوتە کەرامەت بەڕاستی ئەگەر ئێوە بەڕاستی دادوەر و پارێزەر بوونایە هەولێر ئاوای لێ ناهات کە پیاو نییە لە هەولێرا بجۆڵێتەوە ئەو شارە سەرکوت کراوە بەڕاستی لەبەر ئەوەی نووسەرەکانی شاعیرەکانی ڕۆژنامە نووسەکانی پارێزەرەکانی دادوەرەکانی پزیشکەکانی بڕوانامەدارەکانی هەر هەمویان یا ئەکسەریەتی ئەگەر هەمووشیان بەڕەهایی نەبێ ئەکسەریەتیان ملیان کەش کردو بۆ بنەماڵی بارزانی و خۆیان فرۆشتووە ئەی خەڵکی ئاسایی چی بکە کاتێ نووسەرەکەت خۆی فرۆشێ دادوەرت خۆی فرۆشێ بەڕێوەبەری قوتابخانت خۆی فرۆشێ مامۆستای زانکۆت خۆی فرۆشێ قەڵەم بەدەستی خۆی ئەفرۆشێ بە بنەماڵی بارزانی اینجا خەڵکی داما و کرێکار و قوربەسەر و لای قەڵات و ئەمانە چ قۆڕێ بکەن بەسەریان ناکاکە هیچیان بۆ ناکرێت لە حەقەتە دەبەرەوەی کە ئەمانەی خۆفرۆشە ئەم دنیاە قەڵەم بەدەستی ئەیگۆڕێ لە کۆمەلگای ئێمەیە قەڵەم بەدەستمان خائینە قەڵەم بەدەستمان خۆی فرۆشێ بۆ پارە بەڕاستی ئابڕوویە فرۆشێ بۆ پارە لە حەقیقەتە باشە عەزیزان خۆشەویستان کێشەی ئەم دەسەڵاتە چەتەگەریە ئەوەیە یاسای تایبەت بە خۆیان دروست کردووە نەک یاسا بۆ بڵێن بۆ کۆی کۆمەلگا باشە ئەمان دادگا دادوەر هەموو ئەمانە سەربەخۆن بۆ خزمەتی بنەماڵی بارزانی بۆ خۆیان بەڕاستی یعنی یاسایەکیان دروست کردووە بە تایبەتی بنەماڵی بارزانی یاسایەکە وەکو کراس بەبەری خۆیان درویانە و نارەکانی خۆیانی پێکوژن پێ زیندانەکەن پێ ئازار ئەدەن هەموو شێکەن بەڕاستی تۆ بڕۆ پارتی بە لە هەولێر بادنانە بڕۆ بکوژە بۆ خۆت بڕۆ بدزە بۆ خۆت بڕۆ چیەکەی بیکە ئاساییە لەبەرەوەی پارتیت لەبەرەوەی پاراستنی لەبەرەوەی سەربەهێزەکەی ئەوانیت یعنی هیچ یاسایەک لە هەولێر و بادنانە نییە شمولی پارتیەکان کە هەرچێکەکەن یا هەرچی ناکە باشە بڕۆ لە ناو ناڕەزایەتیەکانە تا ئێستا لە ماوەی ئەم ساڵانە دەیان کەس شەهید کراوە یەک کەس دادگایی نەکراوە بڕۆ بووە با بووکوژن ئەوان بووکوژن کێشە نییە بە تۆ شەقێ لەوان هەڵبدە حیاتە چێ ئێستا منم قسە ناکەم لای بنەماڵی بارزانی مەحکومم بە مەرگ بەڵام ڕۆژانە کادر و لایەنگرانی پارتی 2000 جوێنی ئەخلاقی بە دایک و خوشمەدەن بۆ لای پارتی ئاساییە دەستان خۆش بێ بەڵام ئێمە جوێنیش نادێ ڕەخنەی جدی شەگرین
بەڵام دیسان محکومین بە مەرگ بەڕاستی واتە لەگەڵ خۆیان بە چیەکەی بیکە لەگەڵ یان نەبوویت تۆ خاینی بەڕاستی عزیزان لە ژێر دەسەڵاتی پارتیە هیچ کەسێک لەسەر و مەسعود بارزانی و مەسعود بارزانیەوە نییە یەک ئەنجومەنی ئاسایشی گشتیان دروست کردووە ئەم ناویان ناوە لە ڕاستیە ئەو ناوەی ناوێکی ترە کە من ناوم ناوە ئەنجومەنی ئاسایشی پاراستنی بنەماڵی بارزانی باشە و ئەم دەستگایە لەسەری ڕەشە خۆشەویستان دراوسێی بارەگای بارزانیە ئەمە چی عیلاقی بەسەر ئاسایشی گشتیەوە هەیە چۆن تۆ متمانە بەواکەی کە ئەم دەستگایە مەسعود بارزانیە بارەگاکەی دراوسێی بارەگای بارزانیە سەر بە خۆیانە ناشیان ناوە ئاسایشی گشتی ئاسایشە بەس بۆ خۆتان بەڕاستی مەسعود بارزانیش گوێ لە یەک کەس ناگرێ گوێ لە باوکی نەبێ بەڕاستی چیشیان بوێ بە ناوی یاساوە هەموو ئەمانە جێبەجێکەن و ئەیکەن هەر مناڵێکی ماڵی مەدام سەفا ئەتوانێت ژنی خەڵک بڕفێنێ کچی خەڵک بڕفێنێ تعدا لە ئابڕووی خەڵککە $10 ملیۆن بدزێ کام عەرزە و کام زەوی و کام شاخ و کام گرد هەیە ئەتوانێت هەمووی داژیرکە بە ئارەزی خۆی چی لێکا بەڕاستی باشە کەس ناتوانێت یەک قسە بکات لە بەرامبەریانە کەواتە یاسای چی ئێوە باسی کامە یاساکەن باسی کامە دادگاکەن بەڕاستی ئێوە جا عزیزان ئەڵێ هەندێک تەیر هەر بەڕاستی خۆیان زۆر ناشرین و هیچ دەباران نەبوون کە قسەیەکەن ئەوەندەی کە ناشینە بن و ئەوەندەیش تریش هیچ دەباران نەبوو ئەبن فواد معسووم کچێکی هەیە بە ناوی شیرین بەڵێ باسی ئێشتان بۆکەم بەڕێزان ئینسان لە دنیای خۆیە ئەبێت درۆ نەکا دادە گیان یەکێتی حساب بۆ تۆ ناکە من چی بکەم کاکە یەکێتی حسابی تەڕەتورێکی بۆ ناکە ئارام محمود چی بکە ئەو پێنج کەسە قوربەسە چی بکەن لە بادنانە لە هەولێرە حکم دران کاکە کەچی ئەم ژنە هاتووە کچەکەی فواد معسووم ئەڵێ کاری ڕۆژنامەنووس نیەکسی خوڕی بکە باشە یا ئەڵێ هەوڵدان بۆ دەستکاریکردنی دادگا بۆ ئەوەی کەسی خوڕ و ئەمانە ئازاد بکرێن ئەمە خراپ و کە ئەلم بابەتانە چی وایە کاکە کاتێککە عزیزان کاتێککە بێمۆڕاڵی کە بێ شعوری کە بێ هەستی و بێ ئێحساسی ئەگاتە سنوورێ ئیتر ئینسان ناتوانە بەرامبەری بەڕاستی بێدەنگ بێ ئەگەنە ئەم ژنە ئەسڵ کاندیدی ئێمەمانە نییە قسەی لەسەرکەین کاکە ئەو زۆر لەوە پشکۆلەترە کە ئارام محمود دابنیشێ بەڕاستی نایی بێت باشە ئەگەر بەڕاستی ژنێکی عاقڵ بووە لانی کەم دەبوو بڕیارەکانی دادگا وتەی گیراوەکان وتەی پارێزەرەکان هەموو ئەمانەی ببینایە دراسی کردایە اینجا بڕیاری بدایە بەڵام تۆ لەبەر ئەوەیە کە یەکێتی هیچی بۆ ناکە و حسابیشی بۆ ناکە یەک لە کاتدانەوەی یەکێتی ئەو قسانە فڕێدەی لەبارەی تاریخەوە تۆ ڕسوا بووی لە حەقیقەتە تۆ ڕسوا بووی چاوەکەی من باشە من بە تۆڵم بە ویژدانێک کە تاکیدم کە ویژدانیشی نییە کێ جاسووسە چی وڵات دەفرۆشێت بۆ لەبەر بنەماڵی بازانی ئاغاکەی تۆ جاسووسی بەر کەسەکەوێ بۆ وڵات کەس توانێ بیفرۆشێ جگە لە بنەماڵی بازانی بڕۆن بە مێژووا بچنەوە کاکە من قسە ناکەم باشە جگە لە بنەماڵی بازانی کێ جاسووسە جگە لە بنەماڵی بازانی کێ نیشتیمان فرۆشە چی ئەتوانێت لە هەولێر و بادینانە جاسووسی بکە جگە لە بنەماڵی بازانی تورکیا ئێران ئەمریکا ئیسرائیل رووسیا ئەوروپا هەتا بنەماڵی بازانی وەسابێ ئەم قوربەسەدانان بۆ چییە شێروانی بۆ چییە نان نییە بیخوات بۆ چێتی نەکەر من خودی باوکی تۆ باشە خودی باوکی تۆ کە یەکێتی بووە لە من باشتر ئەزانەیە کە بنەماڵەی بازانی بە درێژایی مێژوو چ خیانتێکیان هەیە چ جەستێکیان هەیە و چەند جا وڵاتیان فرۆشتووە لە من باشتر ئەزانێ بەڕاستی بەڵام ئێوە پارە شێتی کردوون پارە خێل و خواری کردوون ئێوە بەڕاستی ئێوە مرۆڤبوونتان لێوەرگیراوەتەوە لە پێناوی بەژووری تایبەتە بەڕاستی لە ئینسانێک کە سیاسەتکە ئەوێ بە مەنتەق سیاسەتکە بەکاردانەوە نابێ بەڕاستی بەکاردانەوە سیاست ناکرێت بڕۆ بە باکووری کوردستان بچنەوە بە مێژووی ڕۆژئاوا بچنەوە بە مێژووی ڕۆژهەڵاتە بچنەوە بە شەڕەکانی ناوخوا بچنەوە بزانین چی هەیە لە هەر نۆکەری هەر چوار پایتەختەکەی داژیکردنی کوردستان نەبوو بێ باشە لەمەڵ بزانین بۆ بەڕاستی یان ئەڵێ لە هیچ سەردەمێکە هێندەی کابینەکەی مەسئول ئازادی نەبووە ئەشە بلا ئەمەشی درۆکەیت خۆشی ئەزانی کە درۆکەی کەسەکانی خۆشی ئەزانی کە درۆکەی باوکیشی ئەزانێت کە درۆکەی بنەماڵەکەشی ئەزانێت کە درۆکەی کەواتە خەجاڵەتی بکێشە جارێکی بەڕاستی ئەم ماستاوە عیبە چونکە تۆ خۆشی بڕوا پێی نییە بەڕاستی
دڵنیام قسەکانت کاردانەوەیە دژی یەکێتی کە ئەوان ئەو بەیاننامەیان دەرکرد و وتیان ئەبێ بە دادگا بەو کێسە بچێتەوە ئەم بابەتانە لەبەر یەکێتی حسابی بۆ تۆ ناکات هیچی بۆ ناکات نە پۆستێکات نەوەکا بەشێت نە هیچ جێگەڕێگەیەکت هەیە نە مقابلێ نە هیچ بۆ یەکە وەکو کاردانەوە بەرامبەر بۆ مۆزوعانە ڕاوەساوی دژی یەکێتیت کەیفی خۆتە بووی بە پارتی باشە کوڕە جوای نووسی بوو کە بۆی بەڕاستی ئۆتۆبی ئەگەر لەسەر جاسوسی بێت تۆ بێت محکەمەکەی وەکو جاسوس چۆ تۆ یەکێتی بووی باوکی یەکێتی بوو بەڵام بووی بە پارتی ئەوەی جاسوسی بەڕاستی بنەماڵەی بارزانانی خۆیان لە ڕوویان نە ئاوا بێنە گۆ باشە ئەسڵ بنەماڵەی بارزانانی هەر نازان ئازادی چییە تۆ بۆچی تروان بۆکەی دادیجە بۆچی ئێوە پارەی زۆر ئاواشێت و شبری کردوونە لە خۆتان لە قسە ئەڕاوێن تۆ بۆ تەمەنەوە کە هەتا ئێستا فێر نەبووی کەوشک بەری بۆ دەمە دادیجان ئەبێ بۆ لوتێ ئەوە خەتای خۆتە چاوە بۆچی خۆتەکەی بە مەزەیەم عالەمە تۆ چی من هیچ بەواکی تۆ ناڵێم لە ڕاستیە ئەزانی بۆ هەتا ئەو خەڵکەش کە باسی باوکی تۆ ئەکەن لەبەر ئەوەیە کە باوکی ناوێکی هەیە بەڵام تۆ هیچ نیت باشە ئەمە کێشەکەی بەڕاستی یعنی تۆ کاندیدی کەس نی بۆیە خەڵک پەلاماری باوکت هەیە هیچ نمەکانەیەکی نییە هیچ موقعیتێکی نییە لەبەرەوەی خەڵکی پەلاماری فواد معسوومە دەکات کە پەروەردەکەی باش نەبوو بۆت کە باش پەروەردەی نەکردووی کە باش تێی نەگەیاندووی بەڕاستی ئەمڕۆژ خوێندمەوە نازانم تا چەند ڕاستە عەزیزان ئەڵێ فواد معسووم داوەتی تەلەڤیزیۆنی پارتی و ئەلەم بابەتانەیە ئێوێ هینکە حکمەتەکانی بارزانی باسکە من لە ئێسا بە فواد معسووم بەڵام نەچێ بۆ تەلەڤیزیۆنە چونکە حکمەتەکانی مەلا مستەفا زۆر ئاسانە هەموو مناڵە گەزانیت بەڕاستی حکمەتی مەلا مستەفا بە درێژایی مێژوو دروستکردنی داژگەرەیە منیش دروست یەکەم بەخۆ شتێکی عەجیب نییە ئەمە حکمەتە تەلەڤیزیۆنی بۆ چێ باسی کردن کاکەژێ چه حکمەتێکی هەیە مەلا مستەفا جگە لەوەی داژگەی دروست کردووە بەسەر یەسریەکەوە چیتر هەیە بۆ زەحمەت نەبێ کامەیە عیلم و معریفەکەی مەگە بڕۆی باسی تیرۆرکردنی دکتۆر شوفان و هاوڕێکانی بکەیت یا باسی سلێمانی معینی و شەو باشەکان کەی بۆ تەلەڤیزیۆنەوە یا بردننی سامانی شۆشەچەتەگەریەکەی ئەیلول بۆ بۆم عالەمە بکەیت ئینا چیتری هەیە کاک هیچی تری نییە بەڕاستی تاکو بۆ هەتاکو باسیکەی کاک فواد لەبەرە پێش ناکات بیستی ناکەتە ناچێت اینجا عەزیزان ئەسڵی مۆزوعەکە کە من لە ئەو مقابلەیم گوێ گرت ئەوەی دکتۆر فەرهاد حاتەم باشە گوێم لێ گرت ئەوەی کە بۆ دەنگی ئەمریکا کردوێتی کە چەند نمونەیەشیم لای خۆم داش کردووە جارێ هەر بەپێی یاسا کە ئەو حاکمش باسی کردووە ئەوە ئیشی دادگای دهۆک بووە نەکینی هەولێر خۆشەویستە دوو کەس لەو کەسانە بەدەل و شفان کە چالاگوانن دادگایی کراون ئازاد کراون بەڵام پارتی ئەیان هێنێ بۆ هەولێر لە هەولێر هەمزیش محکەمەیان دەکاتەوە و هەمزیش حکمیان ئەدا بەڕاستی لە دنیای شتیوانیە بەڕاستی من پرسیارم کردووە لە دادوەرژانم ئەڵێ لە قانونە بەمە ئەڵێن اختصاصی مەکانی باشە یعنی ئەمە بۆ خۆی غەرقی قانونیە کە من لە دهۆکە دادگای دهۆک تەبریم کە بڵێ تۆ ئازادی بەڵام ئەمان ئازادم نەکەن بمبن بۆ هەولێر لە هەولێر حکم بدەن لە کوێی دنیا بەڕاستی شتیوانیە کاک جگە لای پارتی و بنەماڵی بارزانی لە کوێی دنیا بەڕاستی شتیوا هەیە دکتۆر فەرهاد حاتەم بۆ ئەو ڕادیۆیە قساکە ئەڵێ هەر کەسێک مەبدەئیە تۆمەتبار بوو لە کەیسێکە ئیفراج بوو ئازاد کرا تەنها لە یەک حاڵەتان نەبێت بۆ نمونە ئێمە لە دادگادا بە پێی بنەما دادگەریەکان ئەگەر کەسێک تۆمەتبار بێ لە قۆناغی لێکۆڵینەوە ئازاد بکرێت لەبەر کەمی بەڵگە بۆ ماوەی 200 ئەگەر لە دواییە بەڵگە لە سەری دروست بۆ اینجا سەر لە نوێ ئەیگرن و لێپرسنەوە بەڵام ئەم بۆچی بەمەتان کردووە بنەماڵی بارزانی خۆ بێ ساڵە لێی بوەست ئەویش وەکو دادوەرێک بەڕاستی کە ڕێزمان بۆی هەیە تاکید لەوە ئەکاتەوە ئەڵێ لێدوانەکەی مەسرور بازانی وەکو سەرۆکی حکوومەت پێش ئەوەی کە دادگا بڕیار بدە دەست لێوەردانە لە دادگاکان یعنی ئەوەی کە لە کوردستانە دەست وەرئەداتە دادگا خودی مەسرور بازانیە کەسێکی تر نییە لەواقع هیچ کەسێکی تر تەداخلی نەکردووە مەسرور بازانی نەبێ بۆیە ئەم گۆمەی ئاواش لاقاندووە باشە ئەو دادوەرانەیش کە بەشداریان کردووە
یەکێکیان ژنێکە بە ناوی ناسکە بە زنجی دەیان وێنەی بڵاو بۆتەوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنا بۆ پارتی بۆ بنەماڵی بازانی بە ئاڵا زەردەکەیەوە بایەوە پیرێژنە. عەزیزان و خۆشەویستان، دادوەرێک بڕیار لەسەر خەڵک بدا خۆی کادری پارتی بێ لە هەڵبژاردنەکانە بە ئاڵای زەرد و جامانەی سوورەوە، ئەوە چۆن ئیعتیبار و متمانەیە هەیە بۆ ئەوە بەڕاستی چۆن ئەکرێ بە دادوەرێ کە بتوانێت بەڕاستی ڕێزی یاسا بگرێت؟ چۆن شتی وا بێت؟ لە دنیای بەڕاستی شتیوان نییە. سەرفەن دادوەرەکە بۆ خۆی حیزبیە لە حەقیقەتە، هی بنەماڵی بازانیە و هەرچی بنەماڵی بازانی بڵێ ئەم بەس ئەوە جێبەجێەکە نەشتێکی تر. باشە اینجا من بە هەموو لایەتان ئەڵێم و بەو کشەی فواد مەعسووم و بە هەموو کورد ئەڵێم خۆشەویستان، هەندێک شت هەیە ئەبێ ئێمە بەوردی لێ تێبکەین. هەمومان ئەبێ بزانین کەم جوێن بدە کاکی پارتی بنەماڵی بازانی، کەم جوێن بدە. جوێنی ئێوە بۆ من جێگەی شانازیە کە پارتیەکان جوێنم پێ ئێن ئەڵێ ئاوشێنی ئەو دڵەمەکەن، ئەمەنەم پێ خۆشە. ئەگەر پارتیە بڵێ ئارام محمود پیاوی چاکە گومان لە خۆمەکەم، ئەوە شتێکی قۆڕم هەیە بۆ ئێوان پێڵێ. ئیلا خەلەلێکم هەیە بۆیە پارتی ئەڵێ کوڕی چاکە لە شوێنێکە خەلم تێ. ئەگەنا پارتی بە من بڵێ کوڕی چاکە کفرە، بەڵام ئەگە جوێن بن بۆ من جێگەی فەخر و شانازیە بەڕاستی. چونکە بۆ لەبەری ئەوە ڕسوام کردوون لە حەقیقەتە خۆتان و بنەماڵەکەتان ڕسوام کردوون، ڕسوا بەمانەکەی. عزیزان ئەمێ بە ئێوە بڵێم بە وردی ژێرە و قسانەی من بگرن. بەشێک لە کاری ڕۆژنامە نووسی بۆ خۆی جۆرێکە لە جاسوسی کردن، ئەگەر وەکو جاسوس بێت جۆرێکە جاسوسی کردن. بەڵام ڕۆژنامە نووس کە جاسوسی ئەکا بۆ خەڵکی وڵاتەکەی ئەکات، نەک بۆ دەستگایەکی سیخوڕی دەرەکی. باشە لێرەوە بە مەسئول بازانیە ئەڵێم ئەگەر شەهامەتی هەیە ئەگەی پیاوی ئەمانە جاسوسیان بۆ چێ کردووە زەحمەت نەبێت، دەوەرە بیاوە زەحمەت نەبێت، دەوەرە دادگاژی ئەلانی کە بڵێ ئەمانە بۆ نمونە جاسوسیان بۆ فڵان دادگا کردووە، بۆ فڵانە دەستگا کردووە، ئیطلاعات ئەڵێ تورکەڵی کیاڵی شەڕی ئەگەر پیاوی فەرموو بێت زەحمەت نەبێت. بزانام ئەتوانی ناتوانیش کە بۆ لەبەری کە درۆکێ. بۆیە لە ئاسی دنیاە وەکو وتم بەشێک لە کاری ڕۆژنامە نووسی جۆرێکە لە جاسوسی کردن. باشە بەسەر کارە دزیەوەکان، کارە ناشنەکانی دەسەڵاتەوە، دۆزینەوەی نهێنیەکان، سەرکردن بە هەموو کون و قوشبنێکە بۆ دۆزینەوەی دزیەکانیان، جەدەیەکانیان، درۆکانیان، خیانەتەکانیان، شتە ژێربەجێرەکانیان. ڕۆژنامە ئەرکی خۆیەتی بەڕاستی. ڕۆژنامە ئەرکی کەشفکردنی ئەم مۆزوعانەیە، کەشفکردنی ئەم شتانە و ناساندنی بە کۆی کۆمەڵگایە لە حەقیقەتە. ئەمە کاری ڕۆژنامە نووسە. لە کوردستانی ئێمە ڕۆژنامە نووسمان نییە لە حەقیقەتە، مەجموعەیەکی کەم نەبێت. بۆ نمونە ئەچمە سەری جاسوسی ڕاستەقینە بۆ دەستگایەکی نهێنی لەگەڵ جاسوسێکی ڕۆژنامە نووسە فەرقیان هەیە. ئەزانم هەردووکیان زانیاری کۆکەنە، ئەوە ڕاستە. ڕۆژنامە نووسەکە زانیاریەکان کۆ ئەکاتەوە لە دەسەڵات ئەیدزێ بۆ خەڵک بۆ مێژوو لە ڕێگەی میدیاوە ئەیگوێزێتەوە بڵاو یەکاتەوە، یعنی شتی شارەوە و نهێنی هەر ئەو کاتێ هەیە هەتا بڵاو یەکاتەوە. بەڵام جاسوسە ئەسڵەکە وەکو کارکردن بۆ دەستگایەکی جاسوسی ئەوە زانیاری دەست ئەکەوێ ئەیشارێتەوە بە نهێنی لای خۆی دایانێ لە تاریکاییە ناڵێش کەسێک پێی بزانێ ئەچێ ئەینێرێ بۆ ئەو دەستگایی کە جاسوسێتی. ئەمە خەتەرە بەڕاستی، ئەمە خۆی پێ ئەڵێن جاسوس. باشە بۆیە کاتێکە گەنجانێک ئەچن ڕسمی هەر شوێنە بگن مافی خۆیانە، چونکە بۆ خەڵکیانەوێ ئەوانە ڕۆژنامە نووسن، ئەوانە جاسوس نین. جاسوس شت بڵاو ناکاتەوە، جاسوس لە فەیسبووکە شت بڵاو ناکاتەوە، جاسوس لە فەیسبووکە چات ناکە، جاسوس لە فەیسبووکە لەگەڵ ئەم برادەر و ئەو برادەرا قسە ناکە. کورە مەسئول بازانی تۆ کەی ئاقڵەبی، مەسئول بازانی تۆ کەی ئاقڵەبی کاکە. جاسوس چۆن شتی واکە؟ جاسوس جیاوازە. دیندار جێباری نرخی یەک تا قۆنەرەی نییە. کوت و کرمانجی هەر ئەو قسەیە سەرەکە مەسەڵەن دیندار جێباری پێی بڵێن بەڵێ ئارام محمود لە دیندار جێباری نرخی تاکە پێڵاوێکی نییە. تەواو هەرچیە بڵێ وەکو وای ئیسوس بجێرجێتی بنێشی کوردی بەباش بزان. بۆیە عەزیزان بنەماڵەی بازانی لەبەر بەژەوەندەکانی خۆی هەستاوە کاری ڕۆژنامەوانی کە بۆ خەڵکە و بۆ خستنی خەڵکە دەرخستنی نهێنیەکانی دەسەڵاتە بۆ ڕای گشتی لەگەڵ جاسوسێکا کە بۆ دەستگایەکی دەرەکی کارەکە تێکەڵاوی کردووە، بە بەرنامە تێکەڵاوی کردووە بە درۆ. باشە بۆیە سەدبارەیەکەمەوە ئەو جاسوسەی کە هەواڵ بە نهێنی کۆ ئەکاتەوە و ئەیداتە دەستگایەکی دەرەکی لە تاریکاییایە نهێنیە بە کۆمەڵگا دەری ناخە، ناینووسێتەوە، لە میدیا باسی ناکە، لە فەیسبووکان نامە بۆ کەس نانێرێ، ئاڵوگۆڕی هیچ شتێک ناکە و بە نهێنی کارەکانیەکا بەڕاستی کە ئەمە کاری ڕۆژنامە نووسە.
ئەین کای ڕۆژنامەنووس نییە عەفو ببورن خۆ کای ڕۆژنامەنووس نییە بەڵام کاری جاسووسەکە ئەوەیە کە وەکو وتم کاری ڕۆژنامەنووسەکە ئەوەیە کە یەک هەموو ئەم نهێنیانە کەشفەکە ڕێک ئیعلانەکە بۆ مجتەمع ئێستا نمونەیەکم باسەکەم خۆشەویستان بۆی کە باشترین نمونەکە لێ تێ بکەن لەم ساڵانەی ڕابردووە لەم هۆڵندای ئێمە سخی پۆڵ کە یەکێکە لە مەتاڵە عالەمیەکان لە ئەمستەردامە هەندێک شوێنی ئەم فڕۆکەخانەیە هەیە تەواو نهێنیە و تەواو مخابراتیە واتە بەندە بە ئاسایشی نەتەوەیی هۆڵنداوە هیچ کەسێک بۆی نییە سێریشی بکە چ جارێ بچێتە ناوی ڕسم بگرێ ئەم لە ئەولا بکە ڕۆژنامەنووسێکی زیرەک مار ئاسا هەندێک ڕێگا ئەگرێتە بەر وەکو تەزویرکردنی هەویە باج جلوبەرێک ئەمانە هەموو شتێک باش نییە ڕێک لە هەندێک جێگا و کونەوە کە دەسەڵات نەیتوانیوە بیپارێزێ خۆیەکە بۆ جێگایانەیە لە هەموو ئەو جێگایانە ڕسمەگرێت وێنەی خۆی ئەگرێ فڕۆکەیەکی شەیە تایبەتە پێم وایە ماڵی مەریکەیە ئەچێتە پنا فڕۆکەکەیش کەیتر کەس بۆی نێبچێتە ئەوێ لەژ ڕسمەگرێت باشە دوای تەواوبوونی کارەکەی کە هەموو ئەمانەی کەشف کرد هەستا ڕێک بە یەک باشێتی گەورە بڵاوی کردەوە کە فڕۆخانەی سخی پۆڵ ئاسایشی نییە و پۆلیسی نییە و ئەمانە کەمتەر خەمن و ئاگایان لە هیچ شتێک نییە ئەوە تا من توانیمە بڕۆمە هەموو ئەم جێگایانە بەبێ ئەوەی ئاسایش و پۆلیس و ئەمانە بزانن هیچ کەسێکیش نەیوت تۆ ترۆریستیت نە حکوومەتی هۆڵنداوتی نە پۆلیس نە ئاسایش نە هیچ کەسێ نەیوت تۆ ترۆریستی کاری ڕۆژنامەنووسە یەک کەسیش نەیگوت و بڵێ وڵات تۆ چۆن ئەوە کردووە ئەمە کاری حکومیە و نهێنیە و ئاسایشی نێتەوەیەکەتە خەتەرەوە و ئەوە ئەرشی تۆ نییە و بۆچی ئەمەد کردو ئەم بابەتانە ئەمانە هیچی لە ئارا نەبوو لە ڕاستیە باشە چونکە ئەم پێیوتن ئەڵێ بۆچی ئەوە ئاگاداری کارەکانی خۆتانی چۆن ڕۆژنامەنووسی ئەتوانێت بچێتە ئەم هەموو شوێنە نهێنیەوە باشە ئەی چۆن تۆریستێک ناتوانێت بچێت ئەگە گەس بێنێ باندێ بڕوە ئەوانە بتەقێنێتەوە سخی پۆڵ بخاتە خەتەرەوە زەحمەت نەبێ ئەو کاتێ ئێوەڵەن چی باشە ئەوەیە ئەو کاری ئەو ڕۆژنامەنووسە گەورەترین خزمەت بوو کە بە ئەمنیەت و بە ئاسایشی هۆڵندای کردووە و حتا خزمەتی بە ئاسایش و پۆلیسەکەشی کردو لە حقەتە باشکە زلەیەکی لێدا پێیوت تۆ وریانیت تۆ ئاگاری نییە ئەوە تا من توانیمە بڕۆم خۆم بگۆڕم و ئەوە بکەم ترۆریستێکی ئەتوانێ وا بکە بۆیە ئەبێ ئاگاتان لەو مۆزوعانە بێت کەمتەر خەمیەکانی پێوتن لە ڕاستیە ئەمە کاری مێدیاکارە کەچی لە هەولێرە میدیاکار و ڕۆژنامەنووس دەبێت موچەخۆری پارتی بن دەبێت نۆکەری مەسئول بازانی بێت باشم نابێت بەلای ئاسایشە بڕوا ڕسمێ بگرێت نابێت شوێنێکی نهێنی هەبێ هیچ مەلەفێکراوە نییە بۆ ڕۆژنامەنووس باشە هیچ نابێت تەدەخل لە هیچ شتێکا بکە ئەی ئەرکی ڕۆژنامەنووس چییە ئەی کاری میدیایی چیە خۆشەویستان شەوان لەگەڵتانە بخۆنەوە لەگەڵتانە لەگەڵ ژنانە ڕابێرن بۆ خۆیان لەسەر مێز لەگەڵتانە جاجێکتان بۆ بکەن زۆربەی زۆری مێدیاکار و ڕۆژنامەنووسی کوردی بەس بەناو ئەمن هەر هەمووی نۆکەری پارتی بوو لە ماڵی بازانیە ڕۆڵا بە ئەڵێ ئارام و لاهور و ئالم بابەتانە با یا حەقەتەی پێتان بڵێم من هیچ کەسێ لەم دنیاە لە خۆم بە پیاوەتی نازانم بەڵام لێرەوە بە بنەماڵی بازانی ئەڵێم جوان ئەم دەنگەیشم ڕیکۆردە و خۆش ڕێگەی بڵاوی کردەوە من خۆم لە هەموو سەرانی پارتی و وێشێتی بە پیاوتر و بە گەورەتر ئەزانم باش نییە بە مەسعودەوە بە لاهورتەوە بە پاتڵ بار هەمویانەوە بەڵام لێرەوە بە پارتیەکان ئەڵێم قۆنەرەکانی لاهوری شێخ جەنگی لە هەموو لێرەکانی بنەماڵی بازانی شەریفترە بۆی بتەقم بەڕاستی قۆنەرەکانی لاهور لای من لە مەسعود بازانی پیرۆسترە لە جامانە سوورەکەی پیرۆسترە لە سەری مەسعود بازانی پیرۆسترە باشە هەر بە هەوەسیش ئەمە زەوقیت وەکو کشە گۆرانی بێژەکە کە لە سویسرا ناوی چیە وتی ئەمە زەوقیت جا بۆ پارتیەکان بۆی ئەو نەمەڵن ئارام ئەحمەد و لاهور و پیاوی لاهور ئەلەم بابەتانە بۆیە پێتان ئەڵێم قۆنەرەکانی لاهور لە هەموو نەمەڵی بەزانی پیاوتر هەر بە هەوەس بۆ چیزێکی بۆ بکەن بۆی بتەقم بەڕاستی یعنی یەک قۆنەری لاهور شەرجەنگی بخەنە تاکێ تەرازوەوە هەموو نێرەکانی بنەماڵی بەزانی 3000 پیاوەکە بخەنە تاچێکەوە قۆنەرەکە قورسترە دابڕۆ بۆ خۆتان بتەقم لەداخە چی یەکەم بڕم بیکە باش مەسەر عەسی باسەکە عەزیزان و خۆشەویستان بۆیە ئەوانە هیچیان نووسەر و ڕۆژنامەنووس نین کە پیاوی پارتی وێشێتین خۆشەویستە یا پیاوی گۆڕانی بەڵکو سەدەش عوسمان ڕۆژنامەنووس بوو کاوە گەرمیانی ڕۆژنامەنووس بوو هەر کەسێ ئەوانەی کە ئێستا گیراون ڕۆژنامەنووس و مێدیاکارن خۆشەویست شێروانی مێدیاکار و ڕۆژنامەنووسە هەر کەسێ
کە کەوتە ڕۆژنامەنووس بوو کەوتە زیندانی پارتی وێشێتی شەقی تێ هەڵدرا دەربەدەر کرا خرایە زیندان یا تیرۆر کرا ئەوە ڕۆژنامەنووسی ئەسڵە ئەوە مێدیاکاری ئەسڵە ئەوە هەوڵ بوو کۆمەڵێ مەواسەعەدا بەڵام ئەوانەی تر وەکو کەماڕەوفەکان و ئەلەم بابەتانە ڕۆژنامەنووس و نووسەر و هیچ تێنین کۆمەڵێ قەڵەم خائین و قەڵەم شۆڕ و قەڵەم فرۆشن و پیانۆکەی ئەو دەسەڵاتن و پارە وەرەگن بۆ خۆیان ملیۆنێرن هەر هەمویان ئەوانە هیچ نیناکرد باشە یا خاوەنی میترۆ کۆنە شوێعیەکە ئەوانە هیچی ڕۆژنامەنووسی خۆشەویستانە هیچ پێنجێنیانە هیچی ئەوانە ڕۆژنامەنووسین بەڕاستی ئەوانە هەمووی خەڵکی هەمووی قەڵەم شۆڕ قەڵەم فرۆشن ناکەتە باشە ڕەحمان غەریبەکە ئێوانە لای هێرۆخان تۆزێکم بەرە زەحمەنە بێ لە زەرفێکە ئادی کاکە لاهور هەنێکم بۆ هەڵە لەولاوە ئادی مامە پافێڵ لەولاوە کاکە قوبەل لەولاوە ئینجا شو وەلای کۆچە ڕەسوڵ ئەویش کۆچی بەنی خەنیغەها بوو کورەوە ئێوە حەیە قەڵەمتان برد ئێوە حەیە قەڵەمتان بردە بە شەرەف باشە اینجا ئاشینە سەر هەر لە ئەم مۆزوعانەوە ئەشی سەر قسەی تر عەزیزان زۆر سەیرە خۆشەویستان ئێوە بیتان لەوە کردوتەوە یەک سەرکردە لە کووردا نەیتوانیوە مناڵەکانی باش پەروەردە بکات باشە یعنی مناڵەکانی بە ئەدەبەوە پەروەردە بکات باشە سەرلەبەری مناڵەکانی ئەم مەسئولانە زۆربەی هەر زۆری بەڕەهایی خەڵکی خراپن بەڕاستی سەری کوڕەکانی بەناو سەڵاگە خۆشەویستە یەک لێ خراپتر و قەزەمتر و ناشرینتر باشە سەری کوڕەکانی مام جەلالکە یەک لێک ناشرینتر سەری کوڕەکانی نەوشوام سەفاکە نابوت باشە بڕە سەیرەکە چەند ناشرین باش نییە سەیری ببوورن سەیری کوڕان و کشانی مەسئولەکانی تریشکەن سەرانی یەکێتی و ئەلەم بابەتانە زۆربەی هەر زۆریان خەڵکی ناشرین بەڕاستی تەلەفۆن بۆ مەکەن کاکە باشە سەیرە ئەمانە نەیانتوانیوە تەنانە مناڵەکانی خۆشیان وا پەروەردەکەن کە بەڕاستی خاوەنی هەڵوێستی کارامە بن هەمووی دەستپیسە هەمووی حەزی لە پارەیە هەمووی حەزی لە ڕابواردن و ئافرەتە هەمووی نزم و چروکە هەمووی بێشەخسیەتە تێگەی هەمووی پیا و کوژە هەمووی تەعداکەرە لە حەقیقەتە هەمووی لە تەنگانەیە زەلیل و قوڕ بەسەر و داماوە لە جادەکەی پانا حیمایان هەیە ئیتر قاڕەمان و ئاوا پشتۆی سە بۆ نمونە من بڕۆمە سلێمانی پاڤێڵ ئەم گرێگە چێگات چوار پێنج شەقیتیان ئارا مەحمووە عەدی بێنە بە شەق زەحمەت نەبێ ئەو نە ئاسانە بەڵام ئەگەر لەندەن ببینێ وا ناکات ئەگەر لە ئەمستردام ببینێ کاگەرام گیان چۆنی سەرچاو باشیش کۆر یا مەسئول بازانی وڵای ئەو مەسئولە ئەوروپا ببینێ نایە لە سەیرش بکە بۆ خۆیە دەبا بڕۆمە هەولێر ئەو بیهێنن ئەو هارا محمەدی سەگباو بیهێنن هەرزار و شەقمتە لەسەر ڕقە باشە کاکە هەمێن ئەوان بەڕاستی بۆیە ئێوە ئاوا بن بنەماڵی بازانی بەڕاستی بەڵام ئێمە وازە ڕەخنەکانی خۆمان ناهێنین ڕەخنەی ئاگرین کە ئێمە بە هەموو مەسئولەکانی چیتی و پارتی و بنەماڵی باجەری چیتی و ئەلەم بابەتانە ئەڵێن بە هەر هەمووتان ئەڵێن ئێمە وازە ڕەخنە ئاگرینەکانی خۆمان ناهێنین باشە بفەرمون ئێوە وازە نەعەدالەتی لە چەوسانەوەی خەڵک لە بێدادی لە دزی لە گەنەخۆری لە بێڕەوشی بهێنن دڵنیا بن ئێمەش وازە هێنین هەتا ئەو ڕۆژەی ئێوە خەڵک ئاوا بکەنە زیندانەوە لە خوت و خۆڕایی لەسەر نووسین و سەر قەڵەم و ئەلەم بابەتان سەر ڕای جیاواز لەسەر ڕەخنە هەتا ئێوە خەڵکی کوردستان بچەوسێننەوە تعدا لە خەڵک بکەن دزی بکەن گەنەخۆری بکەن بێڕەوشتی بکەن ئێمە هەر ئاوا ڕسواتانەکەین هەر کاتێ ئێوە بوون بە پیاو تۆزێ عادل بوون واسە لەم هەموو دزی و دۆزنی هێنا تۆزێ پیاو بوون تۆزێ ڕێزی خەڵکتان گرت تۆزێ گەڕانەوە بۆ ناو خەڵک ئەمانەتان کرد لەسەر چاو وەڵڵی ڕقی شخصیمان لە یەک کەستان نییە بەخوا ڕقی شخصیم لە مەسعودیش نییە لە مەسعود نییە لە لاهوریش نییە لە پافێڵش نییە هیچ کەسێک لەمان نییە بەڕاستی ڕقی شخصی خراپن بۆ خەڵک ئێمە بۆیە باستانەکەین بەڕاستی پیاو بن بۆی باستانەکەین حقیقەت تەواو ئەوەشی کە ئێستا باسم کردو بۆیە نکیش هەروایە بۆ یەکێتیش باشە بۆیش هەروایە اینجا دوو قسەش بۆ یەکێتی بڵێم سەرکردە کۆنەکانی یەکێتی لەمانەی ئێستا تا حەدێ باشتر بن خۆشەویستە باشە باتۆزە قسەی بۆ دەستکەین لە ڕاستیە ئێمە دژی کۆستەت و حاکم قادر و محمود سەنگاوی و هەموو ئەوانە بووین کە ئەمانە دزیان کرد گەندەڵیان کرد ئەمەیان کرد ئەویان کرد بەڵام کاکە دانێکیمش تۆز یارمەتی خەڵکەکانی خۆیان ئەدا بەڵام ئەم سەرکردایەتی ئێستا یەکێتی بەس بۆ خۆی خوا ئاگەی لەو دنیای نییە هەر کۆیە کاتەوە بەڕاستی باش نییە بۆیە ئەوانەی کە یعنی ئێستا ئێمە تێگەین ئەوانەی کە دژایەتی کۆچە ڕەسوڵ و کۆنەکانیان ئەکرد هی یەکێتی ئەم تازانە بۆ ئەوە نەبوو کە ئەوانە دزن و گەندەڵن و خراپن و ئەگەر ئەمان سوکارێکێتیان بەدەستەوە بێ لە مەلابەرتیان باشترە بن لە حاکم قار باشە من بەڕاستی بۆ ئەمە نەبوو ئاسی مۆزوعەکە بەڵکو بۆ ئەوە بۆ بشتە شوێنەکانی ئەوان بۆ ئەوەی لەوان باشتر پارە بەرن
لەوان باشە خۆیان دەوڵەمەندکەن لەوان باشە ببن بە ئاغا لە ڕاستیە ئاسی مەسەلەکە ئەمە بوو ئەگەر لە ماوەی ئەم ساڵاکە کۆنگرێتەوە بووە ئەم سەرانیەکێتیە لەوانەی پێش و باشتر بوونایە خزمەتی خەشیان کردایە ئەمان وەڵاوەیە بەڵام ئێستا تێئەگەم بەڕاستی ئێستا تێئەگەم بە نمونە زۆرەکە بوون دژی کۆسەد بوون ناوێکێتیان لەم تازانە باشە دژی کۆسەد ڕەسۆ بوون بەڵام ئێستا لە کۆسەد باشتر نەبوون بۆیە دژی کۆسەد بوون لەبەرەوەی وەکو کۆسەد نەیەتوانی پارە بەرێ وەکو کۆسەد نەیەتوانی بجزێ ئێستا باشتر دەرگای بۆ کراوەتەوە بۆ ئەوی بەڕاستی بیبەوە دەست بێت بۆیە دژایەتی حاکم قاریە کرد چونکە وەکو حاکم قار نەیەتوانی بیوە ئێستا چۆتە شوێنەکەی ئەوی ناوەتە ئەولاوە سەد قاتی ئەو خەریکی پارە کۆکردنەوەی بەڕاستی باشە وڵای عزیزان با قسێکی بۆ دزێکی بۆ پارتیشکەین ئەو پارتیە سێ چوارشت هەیە وازی لێبێنێ ئەتوانین لەبارەی ئیداری و لێکێتی باشە لە پارتی بۆ شارەزایت دۆزێ واقعی بخۆ من دژی پارتی خۆ تازە بەڵام واقعی واقع ئاوایە یەکەم وازە دزی و گەنەخۆری بێنێ لە گەندەڵی پارە بەسە سامانی خەڵک ببات و پارە بەرە ئەمە ملیار دۆلارە بخاتە خزمەتی خەڵکەوە ئازادی پێشێل نەکانی خەڵک با خەڵک ئازاد بێ وازە تیرۆر و کوشت و بڕۆفراندنی ئازادی خوازان بێنێ خۆش خزمەتی بۆ تووشیا و نۆکرایەتی نەکا پارتی ئەتوانێت ئیدارە بکە بەڕاستی باش نییە خۆیەکێتیش ئەمانەی ئەوی کردو کاکە لە یەکێتیش بینیمانە لە سێمانی خەڵک قسێک دو هەزار شەکەنتیاڵەوە کە گەرمێنێکی کوشتی بەسەر نووسین بەڕاستی ئەوە نیە یەکێتی بڵێ وڵایەتی زۆر شەریک بوو هەر پارتی وایە و ئارەم بابەتانم یەکێتیش وەکو پارتی چی پێکرا بێ کردوێتی داخەتا ئێستا بۆ نمونە من وەکو ئارام محمەد 30 ساڵە خۆمەتەکە تەنها پارتی نەیە یەکێتی نەیەشەوە من بڕۆمەوە بۆ کوردستان خۆشەویستە یەکێتی نەیەشەکەم بۆ سێمانێکی دیتەیە باشە ئەوە ئازایەتیان تیان نەبووە ئەوەکەن وەرە خۆشم بە ئاوا ئەڕۆمەوەکو هینەڵە بە گوندەی هەر ئاوا ئەڕۆم حسای بۆ کەسیش ناکەم داخەتە باشە و ئەمڕۆژ گوێ لە بەرنامەکەی هیڤادار بوو لە بەرنامەکەی ڕەنجە کە هەڤڵ ئەبوو بەکر و ئانی لێبوو واللهی هەموو قسەکانی ڕاست بوو یەکێتی لول کرد ئەو هیڤادارە کە هەموو کرد پێڕاوێرە بۆ شارەزایەتە بەڵام یەکێتی لول کرد هەڤڵ ئەو بەکری هەر لول کرد بەڕاستی قسەکانشی هەمووی ڕاستە کاک باش نییە چونکە بە درێژایی ئەم 25 ساڵی ڕابردوو ئەو غەدەی کە لە سێمانی کراوە یەکێتی کردوێتی پارتی نییە تۆ نابێ بڵێ وڵا پارتی وای لە سێمانی کردووە ئەوە تا و کوڕاڵێ پارە بەشە بودجە تا 2012 بەشە بودجە بووە یەکێتی خۆی میخوارد و خۆشەویستە ئێسەیش بڕۆ سەریکە هەرچی عەزەل لە سێمانیە هەیە هەمووی بردووە یەکێتی بۆ خۆی داگیری کردووە وەڵاسی خۆشەویستە باشە هەمویان بردووە بۆ خۆی خۆشە ئەزان کە من دژی پارتیم بەڵام بڕۆ سێری هەولێرکەن وە سێری دهۆکەن بزانە پارتی سەرڕای ئەو هەموو دزەی کە کردوێتی ئیشی بۆ هەولێر کردووە ئیشی بۆ باجینان کردووە ئیشی بۆ دهۆ کردووە بەڕاستی بەڵام یەکێتی ئیشی بۆ سێمانی و بۆ هەڵەبجە و بۆ پێنجێن و بۆ قەڵادزێ و ڕانێ و گەرمیان نەکردووە چاوەکەم یەکێتی حاکم بواە ئەوە دزی لە پارتی کردایە دەرخواردی خەڵکی ئەو ناوچەی بدایە بەڕاستی بەڵام یەکێتی نەیکردووە بەڵام پارتی تا حدێکی باش کردوێتی لە واقعا کاکە خۆ من هەولێرم نبینیوە ڕسم بۆ نەفیدۆم بۆ ئەنێرن ئەزانم گەڕەکە حاشەیەکانیش هەیە لە ڕاستیە بەڵام لە هەر حاڵە پارتی وەکو گەورەترین دز و جەردە و مافیا لە هەولێر و بادینانە بەڵام بڕێک لە پارەکەی یاوە سەرفی کردو بۆ خەڵک جگە لەمەش زۆربەی زۆری کادر و ئەندامی پارتی خاوەنی موچەی خۆی تو شەهانە ئەژی لە ئەوروپا و لە کوردستانیش بەڵام یەکێتی وانە یەکێتی بەس خۆی ئیدزێ قچۆکە هەر خۆی ئەیدزێوتەوە ئەندام و کادێکێتیە نانی بیخوا باشە پێشمەرگەی دێرینەیە ئەو ڕۆژە هینەی و کاکە ئەم جەمیل هەورامی ئەوەی پێشمەرگەی دێرینەکان ئەفر ئەیوت پێشمەرگەی دێرینمان هەیە لە پارکە مردووە لە پارکە ئەژی یەکێتی ئاوایە لە ڕاستیە بەڵام پارتی وانیە من چەندین خزمم هەیە کە باوەڕ هەبێ هیچیان بۆ پارتی نەکردووە دایمە موچەیشیان هەیە پارتی یعنی پارتی و بنەماڵەی بازانی خزمەتی ئەندام و کادر و لایەنگرەکانی خۆیەکە کاکە پیاوی پیر هەیە لە مزگەوتێکە هەر لە خۆمانی 200 زاریاتێ پارتی بەڵام یەکێتی هەر تێر ناخۆ هەر ئەدزێ بۆ خۆی یەک شتی لێ ناکرێ بۆ کۆمەڵگای ئێمە بەڕاستی بڕۆسەری پێنجۆنەکەی من کە کاکە پێنجۆنەکەی ئێمە بەڵام کردەوە ئێمە زیاتر لە 50 شەهیدمان هەیە لە یەکێتیەکەکە بەڵام یەکێتی جارێکشمان بۆ قیر ناکە لە پێنجۆنە برێشینم بڕۆسەری کە بزانەوە ئێوە نییە حامینی خەجێمانەیە مستەفای سەعید زۆرانمانەیە بڕۆسەری عایلەکانی ئەوانیشکە وەرە یەکێتی نیشتێت تۆ چی کردەوە ماڵ مستەفای سەعید زۆران چی کردەوە ماڵی عوسمانی سەعید پیرێژن چی کردەوە ماڵی حامینی خەجێ چی کردەوە بۆ دەیان شەهیدی یەکەیەکی کە لە پێنجۆنا بوون کە ڕۆژگارێک لە ناوێکێتیا تا ئەو پەڕی بوون یا بەکری حایسەفە چیتان کردو بۆ خەڵکە نه بۆ هەڵەبجە چیتان کردووە بۆ شارە زور و بۆ سێسایاق و وەڵامەگە بەس گەنجەکانی بکوژن هیچتان نەکردووە بەڵام پارتیەکە بڕۆسەی دهۆکە ئەڵێ بووکە بڕۆسەری زاخۆ ئەوانەکە ئەڵێ بووکە بەڵام ئێوە هیچتان نەکردووە ڕاستی
ئەوەیشان نەکردووە کاکە لەم بارانەوە پارتی سەرڕای مافیایە دزە جەردەیە ترۆریستە پیا و کوشە خائینە ئازادی پێشێلەکە هەمووی ئەمانە ڕاستە پیاوی تورکایە مێژوی چەپەڵە هەمووی ئەوەیە بەڵام بۆ خۆشی باشە بەڵامێکێتی بۆ خۆشی باش باش فەرموون بە یەشێتی و بە گۆڕان و ئەمانەڵێم ئەگەر پارتی خراپە بۆ دەڤەری سلێمانی وەرن لێی دوورکەونەوە باشە وەرن بووی لێی دوورکەونەوە لە سلێمانیە حکومڕانێکی جوان دروستکەن دێ خزمەتی خەڵەکەن فەرمووە گەر ڕاستەکە دێ ئەمە عەزم ئەوە گەس جا عەزیزان هەم حکومەتەی کێدی پارتی گۆڕان زۆر هەزەریە خۆشەویستە وەڵای پیاوە خۆی پێکەنی پێ بە قورئان وەرە پارتی یەکێتی گۆڕان هەستیان لە حکومەتەکەیە کەچی ئەم یەکێتی و گۆڕان هەندێک پارتیش هەیە لە دەرەوەی ئەمە ئەچ قسە بە حکومەتەکان ئێوە خۆتان حکومەتەکان کاک وەڵا عیبە وەڵا من بەیانی لەگەڵ حیزبێکە حکومەت پێک بێنم یەک قسە ناکەم هەتا 4 ساڵێکە تەواو بێ حەرەخش لێ ناگرم بەڕاستی سێ قۆرە من لە حکومەتەکان یا ئەکشێمەوە گە بەدڵم نییە یا کە لە ناوی بوو ئەبێ قبولی کەم تەواو ئەبێ ئەدەم قبول بێ ئەبێ ئەو سیاستم قبول بێ لە واقع بەڵام یەکێتی و گۆڕان فێڵەکەن لە خەڵک لەم ناوەڵایەتی خراپە و هین عەفو پارتی خراپە و حکومەتەکە ئەمە ئەوەیە دەبخشێنەوە کاکە پاڤێڵ تاڵەبانی ئەمڕۆ دوێنێ کۆبرەی کردو لە هینێ کۆمەڵە قسەی باشی کردو پاڤێڵ تاڵەبانی بەڕاستی قسەکانی پاڤێڵ دروست بوو لە بەرامبەر تاگڕەوی مەسعود بارزانی و ئالم باتەنە کە گوایە خۆی بڕیار لەسەر هەموو شتێکەدا ئەوان بیست نازانم وایە ئەگەر کردبێتی بەڕاستی قسەکانی باشە پاڤێڵ تاڵەبانی لە بەرامبەر مەسعود بارزانیە ئەگەر خراپە وەرنە دەرەوە کاکەشە وەرن هەرێمی سەربەخۆ بە هەرێمی سەربەخۆ بەڕاستی کۆنا مەرکەزیەکەتەن کاکەشە فەرموو ئەگەر پارتی خراپە آخری قسە و باسەکەم لەسەر لە ڕۆژی زمانی دایکە دوو قسەش بۆ ئێوەکەم خۆشەویستم دوای لە خزمەتان بەرەخەسەم جا گوێگرن بۆ ئەم باسە عەزیزە ناوە ڕۆژی زمانی دایک ئەمە ڕۆژهەڵاتت ئەمە باکووری کوردستانت ئەمە ڕۆژ ئاوات ئەوەش باش هینە باشوورەکەی خۆمان باشە لە تورکیایە دەیان هونەرمەندی بەڕێگەستی کورد لە تورکیا گۆرانی بە تورکی ئەڵێن حاشاش لە کوردبوونی خۆیانەکە خۆشەویستە باشە لە ئێرانە چەپەکان زۆربەی زۆری کۆمۆنیستەکان شانازی بە زمانی فارسیەوە ئەکەن نەک بە زمانی دایکەنەوە کە زمانی کوردیە من کۆڕم گرتووە بۆ چەپەکان بۆ کۆمۆنیستەکان لە ئالەم داناخەیە 60 کەسی لێ بووە 58 کورد بووە دوو فارسی دیا بووە کەچیان و ئاغا جون ئێمە بێ بە فارسی بەڕاستی سوحبەت میکنم بە فارسی خیلی خوبە و فارسی قەشەنگە زمانی فارسی تەمەدونە و نازانم ئالەم بابەتانە و بەڵام زمانی کوردی زمانی سێفی ژوور و بەری بەگزایە و ئەمانەیە بە عەمەل نایە و ئالەم بابەتانە خۆشی خەڵکی چۆڕ و نەنەیە بۆ نمونە باشە خەڵکی بەری بەگزا و نازانم فڵانە شوێن و ئالەم بابەتانە گوندەکانی مەریوانە کەچی بە زمانی کوردیەکە ئەوە ناکە بە زمانی فارسیەکەی کە بەڕاستی ئێمە خۆمان پێسووکە خۆمان پێکەمە بەڕاستی باشە ئینسان کە خۆی پێکەم بوو کە کەسایەتەکەی تێکشکاو بوو لەحقیقەتە زمانەکەیشی ئەشکێ مێژوەکەیشی ئەشکێ خۆشەویستان ئەو خۆی پێی وایە کە خۆی و زمانە کوردیەکەی کە هینە شوورەیە بەڕا ئەگەر قسەی پێ بکە تۆ کاتێک کە زمانی دایکی خۆتە شانازی پێوە ناکەی چۆن باسی مرۆڤایەتیەکەی بۆچی خۆتت پێکەمە باشە بۆچی دوا دەروون و شپرزە و وێران بووە بەڕاستی بۆچی وە تۆ تێکشکاوی عەزیزان لە مەیدانی ئەدەبە لە مەیدانی هونەرە لە مەیدانی شیعرە لە هەموو مەیدانەکانە چەندە تۆ خۆماڵی بیت ئەوەندە جیهانی بەڕاستی ئەوەندە جیهانیت سێری تۆ لە سلێمانی هۆلێرە کە ڕاپۆرتێکیشم بینی دەستی ئەو بەرەدانە خۆش بێ بڕۆ سەیری لیستی خواردنەکانیان کە لە سلێمانی هۆلێر و ئالەم بابەتانە تەواوی لیستی خواردنەکان هەر هەمووی بە زمانی ئەجنەبیە باشە لە هەولێرە لە دۆکە لە سلێمانیە لەبەرەوەی خۆیانی پێخۆیان پێکەمە ناچی ئەمە تەرجمانکە بە نمونە یاشێکی لێ بکە ئەگەر نای تەرجمان نەکرا قەی ناکە بەڵام ناچی ئەمانە بکە ئەچێ بە لیستی خواردنەکەشی کردو بە زمانی ئینگلیزی خۆشەویستە کە خۆی پێکەمە بڕۆ سەری تیڤیەکان کە نای بەرنامە تیڤیدار لە خۆ تیڤێکی نانەوە تیڤێک نانەنێ بەهار تیڤێک ناونانێ کوردستان بۆ نمونە یا باڵێن تیڤێک ناونانێ گۆیژە تیڤێ ناونێ شتێکی وانە ناوێکی ئینگلیزی بۆ تیڤەکە داوانێ خۆشەویستە بڕۆسەری پۆسەری هەموو دوکانەکانی کوردستان کە خۆشەویستان بڕۆسەری هەموو ناوی مۆڵەکانی کوردستان کە هەولێر و دۆک و بادینانە باشە ناوی دوکانەکان ناوی چێشخانەکان ناوی باڕەکان ناوی مەلهاکان ناوی ئەمانە هەر هەموو ناوی ئەمانە هەمووی ناوی ئەجنەبیە یەک کەسی ناوی کوردی نییە باشە هەموو ئەمانە ناوی بیانێ خۆشەویستان حکوومەتێکیشمان نییە دەستگایەکیش نییە لەمە بپرسێتەوە بڵێگاکە ئێوە بۆ واکەن زەحمەت نەبێت بۆچی ناوی ئەمانە بە کوردی ناکەن ئێوە بێ زەحمەت بۆچی ئێوە هێندە خۆتان پێکەمە هێندە خۆتان پێ بچووکە
کابرا خەڵکی قالاوای سلێمانیە یا خەڵکی نازانم کوێیە نامە بۆ من ئەنووسێ های بە ئینگلیزی ئارام ئەحمەد ئەوەندە ئەحمەق کراوە پێی وایە ئەگەر بە ئینگلیزی سڵاوی لە منکەیتن پێرە مەڵا زیرەکی بڵم بە ئەحمەق دەزانم ڕۆڵە بە ئەحمەق ئەزانم من کە تۆ بە ئینگلیزی سڵاو لە ئارام ئەحمەدەکەی چونکە تۆ کوردی ئەبێ بە زمانەکەی خۆت سڵاو لە ئارام ئەحمەد بکەیت مادەم بە زمانی ئینگلیزی سڵاو بە ئارام ئەحمەدەکەی ئەین تۆ ئەحمەقی تۆ ڕەشەوڵاخی خۆشەویستەکەم تۆ بەوە زیرەک نابی بەوە تۆ گەمژە ئەبی خۆتی پێسووکە زمانی دایکتی پێسووکە تۆ بە شەرم کەی بەڕاستی پاشان سێدە کورد لەگەڵ هەموو فارسێکە ئەیە بە فارسی قسە بکات باشە لەگەڵ هەموو عەرەبێکە ئەیە بە عەرەبی قسە بکات لەگەڵ هەموو تورکێکە ئەیە بە تورکی قسە بکات باشە یەکسەر ئەم سێ زمانەکەی وەک ئەوەی ئێمە زمانمان نەبێ و ئێمە مرۆڤ نەبین سعی ناکە کە بە ئەو بە زمانەکەی قسەکە بەڕاستی باشە سێری ئەم هاوکێشە سەخیفەکەن خۆشەویستان کوردێ لە سلێمانیەوە ئەشێ بۆ بەغا لە بەغا بێ بە عەرەبی قسە بکات ئەگەر عەرەبیش نەزانێ هەر بێش شتێ بکات ئەبێ بە عەرەبی قسە بکات بچێ بۆ تاران ئەبێ بە فارسی قسە بکات بڕوا بۆ ئەستەمبوڵ ئەبێ بە تورکی قسە بکات بەڵام بە پێشەوانەوە ئەگەر فارسەکە بێ بۆ سلێمانی کوردەکە هەر بێ بە فارسی قسە بکات تورکەکە بێ بۆ هەولێر کوردەکە ئەبێ هەر بە تورکی قسە بکات عەرەبەکە یە بۆ دوهۆگی یا بۆ هەولێر یا بۆ سلێمانی کوردەکە ئەبێ بە عەرەبی قسە بکاتەوە هاوکێشەیەکی زۆر پوش و بێمانە بەڕاستی قسەی قۆڕ یعنی چی؟ یعنی چی من لە کوردستانەوە هاتووم بۆ هۆڵەندا کابراژی هۆڵەندی بێت بە کوردی لەگەڵ منە قسە بکە لەکوێی دنیا بەڕاستی شتی وایە ئەمە کارەساتە خۆشەویستە ئەگەر کورد خۆی بە بچووک نەزانیایە ئاوا نەبوو دەبێ حکوومەت بە پێی یاسا ئەم شانە دابڕێژێ عەزیزان باشە عەرەبێت لە سلێمانی ئەژی ئەبێ ئەم عەرەبە قوتابخانەیەک هەبێ بە زمانی کوردی خۆی بە کۆرس فێری زمانی کوردی بێت کە لە وڵاتە ئەژی ئێمە هەمان بەیەکەوە ئەژین کاکە وەکو من هاتوومەتە هۆڵەندا کۆرس زمانم بووە 600 سەعات ئەبێ بخوێنم فێری زمانی هۆڵەندا بم تەواو ئەچێ بۆ ئەڵمانیا بێ فێری ئەڵمانی بێ ئەچێ بۆ بەریتانیا ئەبێ فێری بەریتانی بێ ئەچی بۆ نەرویج فینلاند ئەبێ فێر بیت ئەو نایە بەڕاستی حساب بۆ زمانەکەی من کات کەسی کارە بۆ یاخچیە لە سلێمانی عەرەبێک جێت ئەخویە ئەبێ بۆ یاخچیە کوردەکە بە عەرەبی قسە بکە کورە ئەخویەنەوە چاوت دەرێ باشە قەینا مەسالی سەفەر جیاوازە بەڕاستی بە سەفەر فەرقەکە سەفەر بەڵام بۆ کەسێکە لە هەولێر ئەژی لە بەغاوەیە یا لە ئێرانەوەیە ئەبێ بە کوردی قسە بکات کەیفی خۆیەتی باشە نابێ ئێمە خۆمانەوە بەکەم بزانین کاکە ئێمەش نەتەوەیەکین و ئێمەش ئینسانین و ئێمە زمانمانەیە کەچی قوبا تاڵەبانی ساختاڵێ چی زمانی کوردی زمانی شیرینی ڕاستەقینە و شناسمان و ئەلمەتە وەڵا درۆکەیت تۆ خۆ زمانی کوردی نازانێت قوبا تاڵەبانی وەڵا زمانەکە نازانێت هەمی سەقەتە زمانەکە چ زانیت بە کوردی قسە بکەیت تۆ کاک وانییە کاک وێ ئەبێ ئێمە لە ئاسی خۆمانەوە ئەوە بکەین کاکە معقول نییە تۆ قەینا لە بەریتانیای ئارام ئەحمەدی کردە کەچی نامە بۆ نووسێ بە ئینگلیزی بۆ بنووسێ کەکەم ئینگلیزی نازانم ئەی هاوار قەینا ئینگلیزی بۆ بنووسێ مشکلە نییە نەیشی ناسم تەرجمەیەکەم و وەڵامی ئەدەمەوە بەڵام تۆ کوردی خەڵکی ڕەحیماوای کەرکوچی مردوو مرێ یا خەڵکی پێنجوێنەکەی منی ئەسپێر ئێشەی لە ملیوانەکە تایە هەتی بۆ بە کوردی بۆ منانووسی بۆچی بە ئینگلیزی بۆ منووسیم یعنی ها میمی یعنی ها زیرەکی وڵا شعرەکەی حاجی قادری کۆیی شمولی هەموو ئەو کەسانەکە ئەو کەسەی زمانی دایکی خۆی نازانێ دایکی ئەوەیە بە هەموو ئاە بزانێت کەیفی خۆتانە بەڕاستی من وەکو کوردێ خۆم لە کەس بەکەمتر نازانم کاکیشە من لەگەڵ هۆڵندیە قسە و باسەکەم زۆر لە مستەقەفترم کاکە من شارەزای زیاتر تاریخی هۆڵنداکی ئەو شارەزای نەخوێنەوەرە گەمژەیە کاکە بۆچی تۆ من نەتۆکە خۆ بە سووک و بەکەم مەزانی کاکی من بەرحاڵ ئەوەی باسێک بوو لەسەر زمانی هیوادارم کە لانی کەم حکوومەتەکەی مەسئول بازانی بەو شتانە بچێتەوە کاکە بڵێ مەطعەمەکان هەمووتان چوارچێوەکانتان بگۆڕن بیکەن بە کوردی تەواو دکتۆرەکان هەموو شتەکان بکەن بە کوردی کەیفی خۆیانە بەڕاستی هەتا ئەیکەرێک بە عەرەبیشی بکەن لەبەرەوەی عێراق بەرمێ بیکە بە کوردی بە عەرەبی بە هەمیشانە بێ بنمونە قەیناک مشکلەمان نییە ڕاست ئەیدا بەڵام تۆ بە ئینگلیزی ئەینووسی خۆ پورە حەنیف لە خانۆخڕەکانەوە بە ئینگلیزی نایە بۆ لای تۆ تۆ چی دانەوە کاکەشینم ئەمە ئەوە پاشە بۆ جارێکی تر داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم خۆشەویستان لە دەرەوە لە ناوەوە بە هیچ جۆرە ساد نەبنەوە
تێکۆشان بکەن بنەماڵی بازانی ڕستواکەن دەبێ ئەو زیندانیانە ئازاد کرێ بەڕاستی داوا لە مەحامیەکان یەکەم کە هەموو هۆڵی خوان بخەنەگەڕ و داواش لە یەکێتی یەکەم لە گۆڕانی یەکەم لە هەموو خەڵکێکی ئەەکەم لە هەموو ئینسانێکی شەریفەکەم کە بە هیچ جۆرێ دژی بنەماڵی بازانی و مەسئول بازانی ساد مەبنەوە و هەوڵ و تەقەلا بدەن دنیا تێبگێنن کە ئەوانە ئەبێ ئازاد بکرێن چونکە ئەبێ مەسئول بازانی بزانێ ئەوانە ترۆریست نین ئەوانە جاسوس نین ئەگەر بخسوێن بخوا بەقەدەر چڵکە پوشێک بمزانێ ئەوانە جاسوسن یا ئەوانە ترۆریستن یەکوشە دیفاعم لێ ناکرد من دیفاع لە جاسوس ناکەم دیفاع لە خائین ناکەم دیفاع لەمانە ناکەم بەڕاستی باشە بەڵام من ئەزانم کە ئەو پێنج کەسە پێنج ئینسانی شەرافەتمەندن پێنج ئینسانی پاکن و دەیان کەسی کەش کە لە بادنانە گیراون ئێستا حکم نەدراون هەمووی ئینسانی شەریف و ئینسانی پاکن داوا لە مەسئول بازانی یەکەم بە زووترین کات ئەوانە ئازادکە و داوا لە دادگای پیاچوونەوەی نازانم ئیسtisnافە چیە ئەم شە قۆڕانە داوایان لە یەکەم کە بە زووترین کات ئەوانە تەبیەکەن و ئازادیان کەن و دووبارە سەڵبارە داوا لە هەموو ئەو ئینسانە شەریفانە ئەەکەم کە دڵیان بۆ ئازادی لێ ئەدا ئەو مناڵانەی ئەو کەسانە لەبیر مەکەن شیروانی لەبیر مەکەن بە هەموو تواناتەنەوە فشارەکانتان زیادکەن لەسەر ئاسی دنیاە بۆ ئازادکردنی ئەو بەڕێزانەی کە لای پارتی ڕاگیراون چونکە دادگا و دادوەرەکە پوچە بێماناییە سەڵفەن حیزبیە هی بنەماڵی بازانیە دادگایەکە کە بەڕاستی بێڕێزی کراوە بە یاسا بێڕێزی کراوە بە دادگا و دادوەرەکان داحقەتە ئەبێ ڕابوەسێ و ئەبێ و کەسانە ئازاد بکرێت ئەگینا ممکن نییە وازیان لێبێنین داحقەتە 6 ساڵ حکومتاناون 6 ساڵ ئێمە قسەتان پێڵێن بەڕاستی 6 ساڵ هەموو دنیا تێگەین لە ڕسواییەکانتان پارتی و بنەماڵی بازانی کورت و کرمانجی من ئیتر قسەیەکم نەما خواتان لەگەڵ شەوگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆتانەیە مردن و سەرشۆڕی بۆ مەسئول بازانی مردن و ڕسوایی بۆ مەسئول بازانی هیوادارم ئاساواتان نەمێنێ وەکو بوون بە بەڵا بۆ خەڵکی کوردستان خواتان لەگەڵ بێ خۆشەویستە